بەهۆی گەماروی قەوارەی زایۆنی بۆ سەرکەرتی غەزە و نەبوونی سوتەمەنی، هاوڵاتیان وەک جێگرەوەیەکی ئۆتۆمبیل بە ناچاری پەنایان بردووەتە بەر بەکارهێنانی ئەسپ و عەرەبانە و گوێدرێژ. هاوڵاتیانی کەرتی غەزە بە تایبەت منداڵان و ژنان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە بەو عەرەبانانە هاتوچۆ دەکەن کە لە ئەسپ و گوێدرێژەکان بەستراوە. هەروەها بەکاریش دەهێنرێن بۆ گواستنەوەی شتومەک و پێداویستی ڕۆژانە. أنا واحد يعني بقيت أشتغل عامل بالخضرة في مجال الزراعة. من سەرقاڵی سەوزەکردن بووم و زیاتر بەکاری کشتوکاڵیەوە سەرقاڵ بووم. بەڵام دوای جەنگ دۆخەکە گۆڕا و ئێستا لە دۆخێکی زۆر سەختدا دەژین. بە ناچاری پەنام بردووە بۆ کارکردن بە گوێدرێژەکەم بۆەوەی کە بژەوی ماڵ و منداڵەکەم دابین بکەم. دۆخمان لە غەزە زۆر خراپە، لە بارێک داین کە ژیان تیایدا زۆر ئەستەما. تای عەرەبانەکەم پەنچەری دەکەم بەدە شیگڵ، لە کاتێکدا بەکارەکەم ڕۆژانە 30 بۆ 40 شیگڵ پەیدا دەکەم. ڕاستی ڕوبەڕووی دۆخێکی قوڕس بووینەتەوە، گرانیەکی زۆر هەیە، خواردنی وڵاغەکانیشمان گرانە، کا گرانە، جۆ گرانە، ڕوبەڕووی کێشەی زۆر دەبینەوە. شەقامەکان پڕن لە بزمار، لە هەموو ناوچەکان کار دەکەم، لە خێزانەکەم و منداڵەکانماندا خەرجی یەکەم. لەگەڵ ئەو کشت و بڕێ قەوارەی زایۆنی دژبەگەلی ڕەسەنی کەرتی غەزە پیادەی دەکات، خۆراگری ئەو گەلە جیهانی سەرسام کردووە. ئەوان هێشتا لە ژیان و لە سەرکەوتن بێئومێد نەبوون و سوورن لەسەر ئەوەی بەردەوام بن و بزە لەسەر لێویان بمێنێتەوە، چونکە دڵنیان ئارامگریان هۆکارە بۆ کۆتایهێنان بە داگیرکاری زایۆنستی و ڕیشەکێشکردنی قەوارە دەستکردەکەی.